لا تصوري دومی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین لە پشووی هاویندا پێویستە مامۆستایان چی بکەن یاخود چیان بۆ بکرێت لە تەواوی جیاندا بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتوەکان ئەو چینەی کە زۆرترین خزمەتی دەکرێت و ئەو چینەی کە زیاتر پەرەی پێدەدرێت لە هەموو ڕوویەکەوە مامۆستایە چونکە مامۆستا ناوی خۆی بە خۆیەتی دەبێتە هەوێنیەوەی کە کۆمەلگایەکی پێشکەوتو و کۆمەلگایەکی پڕ زانست و زانیاری بێتە ئاراوە ڕۆڵ و کاریگەری هەبێت هەمووی لە مامۆستا و لە قوتابخانەوە سەرچاوە دەگرێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولسەلام ساڵح بەرزنجی کارگێڕی سکرتارێتی ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ گفتوگۆی زیاتر لەم تەوەرەدا دەکەین مامۆستایان زۆر بەخێر بێت سپاسۆم دەرفەتە بەخێر بێت مامۆستا ناوی تۆڕەکەمانە بەوەیە لە پشووی هاویندا چی بۆ مامۆستایان بکرێت دواتریش باز لەوە دەکەین کە چیان بۆ بکرێت بەڵێ سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاسدانەکەم بۆم دەرفەتە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە ئێمە مامۆستاین پیرۆزبایان لێەکەم بەڵێ ئینشاءڵڵا داواکارم لە خوای گەورە مناڵانی کوردستان بە تایبەتی وە هەموو مناڵانی جیهان لەم بوارە خراپەیە لە مۆزە خراپە نجاتیان بێ چونکە لە جیهانە مناڵ زۆر وەزعی خراپە لە بەرزێتی و ئیش پێکردن و ئەوانە لە کوردستانیش ئەوە هەمومان نەزانین کە ئەوانیش بە دەرنین لە وەزعە ئینشاءڵڵا ڕۆژ بە ڕۆژ خەمخۆریان بۆ زیابێ خەمخۆری پەروەردە و خەمخۆری مناڵ زۆر بێت هەتاوەکو وەزعیان بەرەو باشتر بچێ لە پشووی هاوی ناوە لە هەموو پشوویەکە فرسەتێ هەبێ مامۆستا من پرسیارەکە بەڕێی من ئاوا لەکەین یەکەمیان مامۆستا چی بۆ بکرێت دووە مامۆستا خۆی چی بکە چونکە خودی مامۆستا زەرورە هەر چاوەڕێ نەبێ کە خەڵک چی بۆکە مامۆستا خۆشی پێویستە هەروەکو هاوڵاتیەک گرنگی با بە چەند شتێک مەسەلەن یەکێک لەوانە مامۆستا گرنگی با بە تەندروستی خۆی چونکە تەندروستی و لەش ساغی واکە کە بەروبوومێکی باشی هەبێ جاران بە عەرەبیینێکیان هەبوو العقل السەلیم في جسم السەلیم ئەگەر تۆ جسم ساغ بێ لەش ساغ بێ عقلیش باشە بێ و بیرەکەیتەوە و خزمەتەکەیت و شتێک ئەتوانی بێ بە خەڵکەکەی خۆت ئەتوانی بێ بە وڵاتەکەی خۆت تەندروستی مامۆستا زۆر گرنگە کە گرنگی پێبا مامۆستا ئەتوانێت لە هاوینەیە بچێ بۆ مەلەکردن بچێ بۆ وەرزشکردن شاخەوانی هەیە چەندها گروپێ بچێ بۆ شاخەوانی گرنگی با بە خۆی بەیانیان تۆزێ زوو هەستێ وکو ڕۆژانی کە لە کاتی دەواما بووە تەمەڵی نەکا گرنگی با بەوەی کە خەڵکیش چاو لەوکە چونکە مامۆستا لە هەموو زەمانەکانە لە هەموو کاتەکانە مامۆستا نمونەیەکی جوان بووە یەکەم بۆ قوتابیەکانی دووەم بۆ خاوخێزان و مناڵ و دراوسەکانیش بەڕاستی لە بۆی تەندروستیە مامۆستا ئەتوانێ بە تەنها خۆشی نەبێ ئیشکا بەڵکو خەڵکی کەش بەخۆیەوە مەشغوڵکا و گروپ دروستکە و یارمەتی ئەوانیش با بۆ ئەو بهینە خاڵێکی کە خاڵی دووەم ڕۆشنبیریە مامۆستا بە تەنها ئەتوانێ ئەو شتێک کەوەری گوتووە چەند ساڵە لە ماحەد بێ یا لە زانکۆ بێ ئێستا پەرەی پێبە ئەوەیە کە بچێ بخوێنێت بۆ بیان بە ناشە بۆ نێشەوە من ئەم ساڵ چوارەم ساڵ بۆشکو تەخەرجم کرد لە زانکۆم تەواو کرد بە تەمەنی 49 ساڵی الحەمدولیلا یعنی 4 ساڵ چوین لەگەڵ مامۆستایانی برامە و ڕەفیقما 4 ساڵ زانکۆمان تاوا کرد من 93 پەیمانکەم تاوا کردووە لەبەرەوە ئەنی دایمە تۆ لەبەر دەم تابێ لەبەر چاو تابێ بۆ بەرز بڕوانی بۆی زیاتر گرنگی بە بواری ڕۆشنبیری خۆ بی لەم هاوینە ئەتوانی چەندەها خول هەیە بچی بەشداری خولکەی بۆ ئەوەی کە ڕۆشتی تۆ بە قوتابخانە بەڕاستی تۆ مەسەر مامۆستایەکی کەبی چەند ئیزافەیە کرابێ لەسەر زانستەکەت چەند ئیزافەیە کرابێ لەسەر شێوازی دەرزوتنەوەکەت بۆ قوتابی لەبەرەوە کاری ڕێکخراوەکانە و کاری حکوومەتە کە ئەم بوارە هاوکاری مامۆستاکەن مامۆستاش خۆی زۆر گرنگی نییە بە ماڵەوە و گرنگی با بە مەسە هەندێک شت کە ئەتوانێت بەشێکی لێ با بە بواری خۆی بۆ ڕۆشنبیری خۆی بەڵێ خاڵێکی کە کە بەلای منەوە گرنگە بواری زانستی مامۆستایە هەڵبەتە کاڵین ڕۆشنبیری ئەتوانین کتێب بخوێننەوە لەبارەی پەروەردەوە لەبارەی زانستەوە لەبارەی سەحەتەوە بخوێنێتەوە دەربارەی ئەوانە بۆی
زیاتر ڕۆشنبیر بێ کاتێ کە 5 دقەیەک یا 10 دقەیەک لە کۆتایی وانەکە تەلەبەکان نەزانێت تووشی مەلەل بوون باسێکیان بۆ بگێڕێتەوە چیرۆکێکی خۆشیان بۆ بگێڕێتەوە کە من بە بیرمێ مامۆستایەکمان هەبوو لە قوتابخانەی خۆشناو لێرە لە لای بڵین ئازادی نزیک شەستێکەیە ساڵەکانی 85 و 86 بوو مامۆستا عەلیان پێ و عەلیە سوور ئێستاش ماوە من پەیوەندیم لەگەڵ دروست کردەوە الحەمدوللا لە بازار بینیم و لە فەیسبوک بڵاو کردەوە مامۆستا عەلی عەرەبی پێوتین لە 5 دقەی کۆتاییە کە ئێمە نەکانمان نەقڵەکرێ و نەقلیکەن ئێوە بۆ خۆتان مەشغوڵی نەقلکردن بن بەس گوێشتان لای من بێ چاوتان لێ و دەستان بجوڵێ گوێشتان لای من بێ ئیتر سرودێکیە و تۆزێکیم لەبیر ماوە شاخی ڕەنگا و ڕەنگی گۆیژە جا ئەوەی بێکەس شعرەکەی بێکەسە تەبعاً وای کرد کە هەمومان بۆ مناڵیە شاخی گۆیژەمان خۆش بێ ئیتر وای لێ هاتبوو بەیانیەک نەیە کە من هەڵنەستم و سەری گۆیژە نەکەم گۆیژە سەوزە گۆیژە زەردە گۆیژە تەبەن باسیەوەکە شعرەکەی بێکەسە بەڕەحمە مامۆستاکە توانی پەرەبا بە بواری زانستی خۆی ئەتوانێ پڕ بێت لە پۆلە وا بکە کە ئەو قوتابیانە فەداکیان بۆ دروست نەبێت کۆ تا خاڵم کە مامۆستا خۆی بیکە ئەتوانێ ئێمە مامۆستامان هەیە سوپاس بخواوەز ئیمادی باشە یانەوە تا تەقاوت بووە خانەنشین بووە ئەم مامۆستایە لە بوارێکی ژیانیاکە نیوەی ژیانی زیاتر مامۆستایەتی و پیشەی مامۆستایەتی مەشغوڵ بووە پێوەی لەگەڵ قوتابیا بووە لەگەڵ مامۆستا بووە ئێستا کە خانەنشینە بێ یەکسەر فەراغێکی زۆری بۆ دروستە بێ ئەم مامۆستا ئەتوانێت لە کاری ڕێکخراوەیی بە تایبەتی خۆبەخشی و کاری خێرخوازی خۆی مەشغوڵ کە بە تایبەتی ئەم هاوینانە ئەتوانێت ئەزمموی خۆی با بە مامۆستانی پێشخۆی ئەو مامۆستانێک کە زەڕورن ئێمەژە بێ بە سوپاسەوە مەمنونیشیان بین کە خولیان بۆ بکەین و ئەزمموی خۆیان بن بە مامۆستاکانی کە وەکو ئێمەمانانیان تازەترە زۆر باشەمەوە خۆی مامۆستا خۆی چی بکە چی بۆ مامۆستا بکرێت لایەنی حکوومەتەوە بەڕێبەرایەتەکانی پەروەردەی خودە و ڕێکخراوە جیاوازانەی کە لە بواری پەروەردە فێرکردن و باری مامۆستایانە کارەکە بەڕاستی ئەوە ئەرکی ئەوانی زۆر قورسە ئێمە ئەوش ئەکەین بە دوو بەشەوە بەشێکیان ئەو ڕێکخراوانەیە کە وەگەکێتی مامۆستایان و ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ و مامۆسانی گرت و مامۆسانی ڕایەڵە ئیتر ئەو مامۆستانێکە کە لە غەیری بڵین ڕێکخرای پیشەی پێڵەن جا حکومیمان هەیە و ناحکومی ئەوانەی کە ناحکومین دیارە ئەوانشی کە حکومین یەکێتی مامۆستایانە زەرورە کە ئەم هاوینە پێشتر پلانی دانابێ بۆی مامۆستا لە چەند بوارێکە بوارێکیان ئەوەیە کە مامۆستا ئەم ساڵ بە پڕی دەوام کراوە بۆ ڕێکوپێک هیچ بایکۆت نەبووە هیچ خۆپیشاندان ئەنی الحەمدوللا ساڵێکی زۆر باشمان بەڕێ کردووە بەڵام کاتی ئەوەیە کە مامۆستا پشوویەک وەرگێت کە هەفتەیەک دە ڕۆژێک بچێ بۆ تورکیا بچێ بۆ شارێکی کە بچێ بۆ وڵاتێکی کە ینی ئەزمموی وڵاتێکی کە ببینێ ئێمە ئەمە بەهۆی ئەوەی کە بەداخەوە پارتوێکێتی کارێکیان کردووە مامۆستای داما و سەری ناپەژێتە سەرەوەی بچێ بۆ شارێکی کەش هەفتەیەک دە ڕۆژێک لێرە بچێ بۆ دووهۆک بۆچی دووەک نەبینێ مامۆستا بۆچی مەسەڵەن کەرکووک نەبینێ چەند ساڵاڵێن کەرکوو قودسی کوردستانە و دڵی کوردستانە بۆ نەچێ بۆ کەرکوو سێ چوار ڕۆژێ لێ بمێنێتەوە ئەوترار هاوینێ دیتر مامۆستا خەمی لێ لەبەرەوەی کە دەوامی نامێنێت و ئەرکی نامێنێ زۆر حکوومەت ئەیخاتە خوارەوەی ڕێزی دابشکردنی موچە بەخەمی ئەوە بخۆنەتە و کاری داوام دەست پێکاتەوە وڵاجا بەداخەوە ئەوە بۆچی ئێمە دواکەوتوین بەو هەموو شتێک کە لە بەردەستمانایە کە ئێمە زێڕی ڕژ لە بەردەستمانە کە نەوتی پێڵە ئێستا زێڕی سپیش لە بەردەستمانایە بێجگە لە دەردەکەکە هەیە غازیشمان هەیە ینی لە دنیاە ئەوەی غاز و ئەوەی نەوتی هەبێ هاوڵاتەکانی بە جوانترین شێوە ئەژی بە جوانترین هەشە نیشێتی بەو شێوە ئەژی لەبەرەوە زەرورە کە حکوومەت بە جوانی ئاوڕباتەوە لە مامۆستا و پلانی هەبێ بۆ مامۆستا بەڵام ئەمە چەند ساڵ ئێمە هەروواڵێنەوە 30 ساڵ زیاترە ئێمە هەرڵین با حکوومەت دوا بکە حکوومەت دوا بکە بەڕاستی حکوومەت نایکە حکوومەت شتی وا ناکە و لە بەرنامەیان نییە و ئەتوانێ حکوومەت لە کاتی هەرە پارە زۆرێکەیە 4 مامۆسا بنێرێتە دەرەوە هەر شارەی 4 مامۆسا
4 شار بوو 16 مامۆستا با 20 مامۆستا بنێرێتە دەرەوە قورعەیەکی بۆ بکە وانە هەر ساڵە و 20 مامۆستا بنادە دەرەوە ئێستا ئەمانە و کاکە و کاتە الحەمدوللا کە پارە هەبوو حکومت کردی ئێستا پارە نییە و وڵایتر نەحەقا ناگرین و لە مولایەکەوە نەود نافرۆشتێ بیانەوەکە پارەکە نیە بیان سەلیقەیە هەر لە نێتیانە نییە ڕێزی مامۆستا لە نێتیانە نییە کە یەکێکە لە پایە هەرە گرنگەکانی پرۆسی پەروەردە مامۆستا ئەم پایە گرنگە ئەم پایە هەرە گرنگی نیە و کۆمەلگا بۆچی ئەبێت لەلایەن کاربەدەستان و حکومڕانانی ئەم هەرێمەوە پەراوێز بخرێ ئەو ئەم ساڵ وەکو وتە باشە ساڵای ڕابردوو موچەکەشیان پێ نەئەدا زۆر ڕاستە وڵای جا ئەوە چۆنێکڵێ ناڕۆشنبیری و دوورنەبینی ئەو حکومەتەیە کە دووربین نییە چونکە ئەو حکومەتانەی کە دووربینن مامۆستا و پرۆسی پەروەردەیان هێناوەتە پێشەوە چونکە بە پەروەردەکردنی خەڵک ئەتوانێت ئەو خەڵکە وای خۆش بێ وەکو تەونی جاڵجاڵۆگە چۆن ئاوامی چۆ بە ناویەکە ئەو میلەتە هەمووی بە ناویەکە و یەکتری خۆش بێ ئێمە ئێستا هەمومان ڕقمان لەکە بۆچی لەبری ئەو پەروەردەیەکە ئەم حکومەتە و ئەم دەسەڵاتە بەداخەوە حەزی کردووە کە خەڵک لەیەک دوور بێ ئەگەر خەڵک لەیەک دوور بێ ئەو بەدەسەڵاتی ئەمێنێتەوە خەڵک مەشغوڵ بێ بە هەندێک شتی سادە و لاوەکیەوە ئەو لێ دەسەڵاتەکە ئەمێنێتەوە یعنی خەڵک زۆر لەم کاتەیە مەشغوڵەکەن تورکیا وای کردو تورکیا فلانە کە سەرەکەی و فلانە کە سەر ناک ئەوەنەی ئێمە مەشغوڵ بووین بە تورکیاوە ڕوبعێکی ئەو نەمەشغوڵ بین بە وڵاتی خۆمانەوە بە دەسەڵاتی خۆمانەوە بە پێشخستنی بواری پەروەردە و تەندروستی خۆمانەوە ئێستا بەم شێوەیە نابووین ئەمان من ئەوە ڕێی خۆمە لە دوای 32 ساڵ گەشتومەتە قەنەعەتی 100% کە ئەمان پارەی هەموو عالەم بیانی بیکەیتە کوردستانەوە بواری پەروەردە هەروە بێت زۆر باش مامۆستا لە ئێستا ئەستی مامۆستایان هەم لە ڕووی زانستی هەم لە ڕووی پەروەردەیەوە لە چاستێکە لە ینی قوتابی کاتێک دێتە قوتابخانە لەگەڵ مامۆستاکەیە دانیشە لە پۆلێکا دەرسە خوێنێ زانیاری وەرەگرێت لە ئاستێکایە کەم قوتابیە بە جۆرێک پێ بگەینی سوێنە بتوانانی بکەیت ناو کۆمەلگاوام کەسێکی خاوەن ڕەوشتێکی بەرز بێ هەم لە ڕووی زانستی شەوە خاوەنی توانایەکی وا بکە بتوانی دەستی کاری لە ناوبازاڕە پێ بەرە و پێشبەری لە ڕاستیە لە تموحی ئێمەیانە ئەگینا مامۆستا بە عام بە گشتی مامۆستا زۆر دڵسۆزە مامۆستا باوەڕتان بێت لە سەرەتاییەوە هەر ئێوەش بەڕێستان نەتوانن بیرکەنەوە لە سەرەتایەوە هەتا زان کۆتان تاوا کردووە بیری لێ بکەرەوە کە مامۆستا ئەوەنی نەسیحەت کردووی لەوە چێ لە سەتایەکی ئەوە خوا نەخواستە کەلیمەیەکی بە زمانێکی زب قسەی لەگەڵ نەکردوی هەر وەک باوکە هەر وەک دایکە یان وەک خاڵێکی زۆر خۆشەویستە یا وەک برایەکی گەورەی زۆر خۆشەویستە بۆ لەبەری ئەم ئیشەکەی ئەوەیە ئێمە بیرمێ لە پەیمانگا 5 ساڵەمان خوێن ئەم 5 ساڵە بەردەوام تەکید لەسەر دوو شتەکرایەوە چۆن وانە بڵیتەوە و چۆن ئەو مناڵە کێشەکانی بۆ حەلکەی چۆن وانە بڵیتەوە کە پەروەردەیەکەی و چۆن کێشەکانی بۆ حەلکەی کەواتە تۆ دایمە دەنووکیان لەسەر تۆ بوو یا تۆیان پەروەردە کرد بۆی کە تۆ مڕەبیت ئەبێ پەروەردەی خەڵکی چونکە لە زیینێکە زانستی بەخێوکردن و پەروەردەکردنەوەیە کە تۆ ئەم مناڵە ڕاست و دروستی و چاک و خراپی پێ بڵێ بەڵام بەخێوکردن تەشبیه بێ جاری وایە بەخێوکردن بۆ حیوانێکیش بۆ مەڕووماڵاتێکیش بۆ باڵندەیەکی ژەبێکە کەسێ مریشکێکە لە شێرە بەخێوەکە هەر مەبەستیەوەی ئاوەکەی باتێ نانەکەی باتێ دانەکەی وانە بەڵام مناڵ ئەوە نییە مناڵ نابێت تۆ بەس چاو لەسەر ئەوە بێ چاو لەسەر ئەوە بێ کە ئەم مناڵە بەس خواردن و خواردنەوە و مەلبەست و مەکەل پێڵن ئەمەی بۆ ئەدابینکەی نەخێر ئەم مناڵە ڕۆحی هەیە ئەم گەنجە ڕۆحی هەیە پێویستە ڕۆحیشی ئەوەکەی دینی ئیسلام کە ئەبێ بە مەزدەرێک لە بینی تەشریعیشا بۆچی ئەڵە دینی ئیسلام لەبەری دینی ئیسلام یەکسانیەکی ڕاگرتووە لە نێوان داخل و خارجە لە نێوان نەفس و دڵ و ڕۆحە و لەگەڵ جسمە یەکسانیەکی ڕاگرتووە تۆ چۆن لەشە پێویستی بە خواردنەوەیە ڕۆحیشی پێویستی بە خواردنەوەی ئەم یەکسانیە مامۆستای تێگەشتوو مامۆستای زیاترەوانەی کە کاری ئیسلامیانە پەروەردەی ئیسلامیانەیە دایمە زۆر تەکید لەواکەنەوە کە ئەم مناڵە چەنە
لەشی پێویستی بە وەرزشەوە پێویستی بە خواردنەوە پێویستی بەجلی جوانە دڵیشی پێویستی بۆیە کە دڵی ڕاگری ڕاستە مامۆستا جیاواز تۆزێک لە بابەتەکەمان ڕۆژی ڕابردوو ساڵی دامەزرانی کۆمەڵی دادگەری بەڕێزیشان ڕۆک و کادرێکی کۆمەڵی دادگەری لە نێو کۆمەڵی دادگەریدا سنتەرێک ینی شوێنەگەی مەسەلەن بۆ پێگەیانی مامۆستایان و کۆمەڵی دادگەری ڕۆڵی هەبێت لە پەرەپێدانی توانستی و زانستی مامۆستایان پێم وابێت لە نێو خۆتاندا شتێکی لەو بابەتتان هەبێت. بەڵێ ئێمە ڕێکخراوی ئەنجومەنی مامۆستانی پێشەکمان هەیە لەو بەرزتر مەکتەبی ڕێکخراو پیشەکانمان هەیە مەکتەبی ڕێکخراو پیشەکان بەردەوام هەوڵیاوە کە بواری مامۆستایان واری پەروەردە هەستم کرد بۆیە باسم کرد ئەمە تۆزێک جیاواز بە لە حیزبەکانی دیکە بۆ بابەتەکانی دیکەیان بەس بۆ مامۆستا کەمێک لەوانەیە وڵا گرنگی زۆر پێدراوە ئەوە ئێمە سوپاسیانەکەین کە بەردەوام لە خولاین بەردەوام لە گەشەکردنین هێواش هێواش بە حکمی ئەمە نەبێکە نەحی مادی کۆمەڵ وەکو هەموو حیزبە معارزەکانی کە هیچ هینێکی ئەوەی نییە خۆبەخشیە لەبەرەوە تولۆچە هەندێک بربەست هەبێ لە بەردەم تاکە پێڵم بربەستی مادی ئەجینا بربەستە معنەوەکان و بربەستەکان هینەکانی کە هەموویمان توانیوە بڕەوێنینەوە ئەلحەمدولیلا و توانیمانە بکەینە زۆر لە مامۆستایان بەوەی کە چۆنەڵی دەستی هاوکاری بۆ درێژکەین بە تایبەتی هینی زانستی بە تایبەتی بواری زانستی و بواری ڕۆشنبیری مامۆستا جاران من بیرمە خولیشیاندن و پەرەپێدانی تواناکان هەبوو بە مامۆستاکان زۆر کات پەروەردەی پارێزگاکان یاخود پەروەردەی شارەکان ئەم خولەیە کردەوە ئێستا وەکۆی باسیەکەی نییە بەڵام ئێوە وەکو ڕێکخراوەکان کە لە بواری مامۆستایانە ئیشەکەن تا چەند توانێتیانە یاخود هەوڵتان داوە جێگەی ئەم بۆشاییە بگرنەوە وا هەستەکەم ئیسەش هەیە بەس کزە لە بڵێن هینی بەڕێبەتی ڕاهێنان هەیەە بەس کزە بۆ لە بەرەوەی ئیترەوە خۆیانە بێ وەڵامی بنەوە وەکو دووبارەیەکەم و سێبارەیەکەم و ئەوان زۆر گرنگیەکی وا بۆ شێوەیە بە باری پەروەردە نایەن و بە مامۆستا نایەن ئەگەر بیان دایە ئێستا مامۆستا ئەوایە ینی خەم و هەممی تەنها پەروەردەکەی خۆی بووە نەک زۆربەی مامۆستا بچێ بە پیشەیەشیکەوە بە ئیشێکیکەوە مەشغوڵ بێت. زۆر باشە زۆر سپاس دەکەین مامۆستا عەبدولسەلام ساڵح بەرزنجی کارگەری سکرتارەتی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ یخوا بەخێر سپاس بۆم دەرفەت.